یەکێک لە خۆشترین لەحظەکانی ژیانی ئینسانەوەیە کە سەفەری ئەو شوێنە پیرۆزە ئەکات. سوبحان الله لەگەڵ ئەو هەموو بەرد و بورکان و وشکەڵان و بیابانەیە خۆشترین شوێنێکی سەرزەوی بەلای هەموو موسڵمانێکە ئەو شوێنەیە. واتە ئەو شوێنەیە کە ئینسان دڵ و دەروونی تیا ئارامە و ئاسوودەیە. ئینسانەکە بچێت بۆ هەر شوێنێکی تری دنیا حەز ناکات جارێک تر بچێتەوە. لە وڵات چووم و بینیومە و ئەچم بۆ شوێنێکی تر، بەڵام ئەو شوێنەوان نیە. حتا بچیت زیاتر حەزلەیەتی عینەن وەکەوەیە کە لە بەحرە سوێرەکەت خوارد بێتەوە لە بەحری ئەحمەر، حەزێکی جارێک تر بچیتەوە تینووە بیتەوە بۆ ئەوەی کە جارێک تر ئەو شوێنە پیرۆزە ببینیتەوە. ئینسانیش بەڕاستی ئەو پەڕی بەدنمەکیە خوای گەورە ئەم هەموو نیعمەتی پێداوە، ڕۆژە لە ڕۆژان بیر نەکاتەوە خوایەک ئەم هەموو بەخشی لەگەڵا کردوم یەک جار لە جارەکان سەردانی ماڵەکەی کەم. تۆ گەر پاشایەک مەلیکێک گەورەیەک شتێکە پێبەخشێ، ئەرزێکە باتێ، معاشێکە بۆ بڕێتەوە، سەحەتێکت، تەندروستیەکت، نەخۆشیەکت لە کۆڵکاتەوە، ئەو کاتە حەزێکی جارێک بچی لە ماڵ و سوپاسی کەیت، هیچ نەبێت بڵی پێم زانیوە کە شتێکە پێبەخشیوە. ئەی بەرامبەر خوای گەورەت بڵێن چی؟ کە نمونەی بەرز بۆ خوای گەورەیە. بەڕاستی ئینسان بەدنمەکیە، ئەگە پاری هەبێ و توانای هەبێ و بتوانێت بچێت بۆ ئەو شوێنە پیرۆزە نەچێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حەج و عومرە تاوان لە کۆڵ ئینسانەکەنەوە و فەقیریش لە کۆڵ ئینسانەکەنەوە. واتە و پارەی کە لە حەجا سەرفیەکەی مەرجووعە، پارەکەت پێدرێتەوە. واتە یعنی خوای گەورە قەرەبیە کاتەوە بەڵێ